دەڵێ بازارەکەش نییە ئەو بێمەعاشی و بێوەزعیە ئیشی تەکسیشی زعیف کردێ بەڕاستی باوەش برێم دەوێتدا بسوڕێنەوە بەنزین سەرف بکەین و نەفەریش نییە دەرەی نەفەرێک پێیا بوو بەڵێ برام کاکە براکوی باشی قوربان ساوت ماچەکەم تەکسی 906 سارە بەڵێ خۆیەتی قوربان بە قوربانەوە لۆکێشن لۆ ئەنیرم دەوەرە دوم حیاتم سەرچاو بەس لە ماڵی خۆتانی والله هاتی بەسەرچی لە بابم بدام ئەو جەلێ ڕاڕۆ ئێدە باش لۆکێشنەکەم لۆ بنێرە ئێستا دێمە خزمەتت هەر ئێستا لۆتەرێرم باشە سەرچاو کاتش نێڵا برام لۆکێشنمان لۆ بنێرە با بین بزانین کووە فرموا مصطفى. بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم. عليكم السلام. برايم كوي. مصطفى كارخ وخير بي. وسعت باشي. من هلا جمديتي لبش طوباني. لبش إيش باسكو وهمش تقول تبع وزارة. زان ساقة تاكسي. إيش تاكسيش باشا. أزول برقي كشرت شو على برقي. كي تساقمي سرشت كردي جوا. زوانيا. أو كرايته موجي لها يعني نقبل نوعي. خوش حالهم. زود تلفون كرد زواتم ها تاخير نبهم. نعم. بروين. لا تتشين دري. بزعم إيش تزوره. والله إيش زور مشغول. أي والله زور إيش مزوره. طبعا. قصيتو بينش كا. خوب بس تو بابروي. تساود ما تسكم والله وزامي قفات كي ممنون تو. بس تساوا. لا تشي وتشي نبين ها. إن شاء الله. هاي تساود ما تسكم. أنا والله باجو فيه قلتم. هم لا يقباش. والله زور باشي. إيش كابري قلتن خوبي متزرتن. راندي قصة خوش ما مستع. والله. بەڕێ دەکەوین مامۆستا زۆر بەخێر بێ بابینەرانش بدناسن مامۆستا کارۆخ ئیبراهیم حەچیم نووسەر و دەرهێنەر و کەسایەتێکی دیاری هەولێرە لە بواری دراما و شانۆ ئەمڕۆ تەلەفۆنی بۆ کردم گوتی دەبگەینێت جێ گوتم فەرموو با بتگەینم و دەرفەتە چی باش دەقۆزینەوە هەندێک گفتوگۆ قسە بکەین لەبارەی ژیان و دراما و سینەما و شانۆ و هەولێر و هەرچێت و پێت خۆش مامۆستا وزعت كوا باش الحمد لله اوباو كوا اوباو بخواي اوباو حتى داق باش في اوباو باشا والله وانت الشعار قلت شي داق نخوش كذا وزمن باشني يعني الحمد لله زور باشا الحمد لله لبروي بابا عندك شتي لجاني خوي بدوري هي خستيا وكو مسلي زقرو ودينا كشي زعل للسري كاوت اوشتاني كلوي وكو كبع عموما كيف يغلي المشروب اللي يدور بو هالجاني اللي يدور بو تسكام عساني جنا لو اهلي فن بيو طبعا زول العائلي ما بخوي لما مسلي مشروب بدوره و امنا امن يعني مشروبنا مزقه لما هو مكون دوله ترينشي درده شقرانه او درده شقرانه والله موكو مشروب نعم كسمان العائلي ما بس كسروش عائله كي وابوا راسه دولو برمان بشي زوري سطان زكي حفتاو بينزي او شي شو قرفتي هي بلام عموما خۆ بەوەش نییە بابڵینەوانی کە مەشروب و خەنەوە خەڵکی خراپن بۆ مانایی نیە بەڵام ئەمە لە تێڕوانی تەندروستەکە یەکەم جار تەماشایەکەی فعلا مەسەلەی تەندروستەکە لە هەمووی گرنگترە بالضبط ئەوجا بابم لەبوو مەسەلەی زۆر ئاگای لە خۆی الحەمدولله لەخوای گەورە بە زیاد بی ئینشاءڵڵا هەر باش بن وەچیتکە کوی بەخوای وەچیتکە باشم خەریکی ئیشتکاری ڕۆژانەمە لە پەیمانگەنوێر جوانەکان مامۆستامە و لە بەشی شانۆ و لە تۆڕی میدیای کوردستان کە کوردستان تیڤ بەڕێوەبەری بەشی درامامە ئێستا وەکو پۆزیشن لە پاڵ ئەوەش هەردوو پۆزیشن تەسیریان لەوەی نەکرد یەکا من لە چوارچێوەی ئیشەکانی خۆم بمینمەوە یان لەو ئەفکارانی کا من دەمەویشیان لەسەرکەم لەبەرەوە چەند ساڵەکە بەردەوامم و هەر بێدەنجێکشم لە ساڵەکی بەمانای خۆ نوێکردنەوە بووە بەڵام الحەمدولله ئیشم لەسەر ئەو دەرفەتانە کردێ یعنی ئەو دەرفەتانە هەڵقۆزیتەوە بە هەر زۆرێک بیتن لەوەی کە بەردەوام لە ئیشکردنی خۆم زۆر باشە مۆفەق بی مامۆستا زۆر سپاس دەکەم دەڵێن کارۆخ ئیبراهیم حەچیم فترە ون دەبی لە ساحەکە کە دێتەوە بۆم بەچی دەتەقێنێتەوە و ئیشەکی گەورە دەکات
ئەو قسەیە مجاملەیەیان پێ دوایە فعلا وا بووە ئەزانێ من ڕەنگەوە وەکو سیفەت بی ها وەکو مەدەح نەبی یعنی ئێستا تو چۆن عەردەکی زراعی پێویستی بە تۆ چاندنە دەبی بە تەواوەتی سەبر و تەحەمل لەک بەرامبەری داهابی و تا بتوانی و دەبی خزمەتی بکەی ئەو خزمەتەش بۆی کە چۆن ئاویە دەی و لە چێندران خزمەتیەکەی و پاکیش پاچیەکەیەوە لۆی دواتر بەروبوومەکەی بە باشی بخۆشی ئەو با بڵین بیرکردنەوەی من ڕێک ئەو سەویەیە ئەمن بەلاشتی لە ناو ناچینم و بەلاشیش بەرهەمەکانی خۆم با بڵین خەسار ناکەم هیچ لەسەر ئەو داخوازەیەکەم کە لە مێشی بینەری خۆماندا هەیە بەڵام نەک لە پاڵ ئەوەی ئەمن پەیژەک لۆی بێمە خوارێ بەڵکو و پەیژەک لەگەڵەمە بێتە سەرێ چکە نەرمەن دەبی لەو چوارچێوەی ئیش لەسەرەوە بکاتن بەڵام عمومەن بەڵێ وایە من لە بێدەنجی هەموو جارێ لە لای من حەدەث دروستەبی و لە مەسەلەی حەز بە نەقس هەندێک جار یان ڕق شت دروستەبیتن تێگەی ئەوجا لە هەر لەو چوارچێوەیە پێم وایە تا ئێستا کەس سوابی تەلەفۆنی نەدایتە دەکرێتەوە سایەکە تەلەفۆن جواب دەوە تەبیعیە برایە من لە ناو تەکسی 964 لەگەڵ کاکە سەلان عەبدوڵڵای من دواتر قسە ئەکەینەوە باشە لە ناو چاو پێکەوتین و قسە ئەکەین و خۆمان شەوەش کردی و دنیامان خراپ کردیان باشە برایە من بە قورەوە ڕیکۆردیشە چاوت ماچەکەم ڕۆحەکەی منی چاوت ماچەکەم کاک عەلی گیان قوربانیم چاوت ماچەکەم ئەو جەبیمەوە سەر باسەکەی خۆم کاکە سەلان گیان ئەمە بەڵێ لە بێدەنجی ئەمەن بەردەوام خۆم ئەبدێت کردەوە متابعام کردیە بزانم لە کوێ ڕاوەستایمە و لە کوێ ئەبی خۆم نوێ بکەمەوە لە کوێ پێم زۆر ڕاکێشایە یعنی دائیمەن زۆر زار پێت ڕاکێشایە ئاخر نا ڕەنگە پێڕاکێشان بە ئایدیا و تێڕوانینی بەرامبەرم پێڕاکێشابی بەڵام لە بەرامبەرەکەیدا کەیکا ڕەنگە پێم لە شوێنی خۆی داناوی ئەو جاوا بیرڕای جیاواز ئەو قسەیە دروست دەکات کە تۆ هەنگاوێک دێنێ لە مەجارێکە بەتایبەتی مەجاری هونەری ئەگەر بەشێک پێیان وابی ئیشەکە باشێ دەڵێن پێ ڕاکێشایە پێم وابی جەنابەت یانی هاتنە ناو مەیدانت لە بواری شان و دوای ئەوە دراما ینی هەمیشە مشتومڕەکە دروست کردیە بەس با پێشەوەی باسیەوە بکەم دەمەوێت پێت بڵێم بۆچی لە هەولێر شانۆمان نییە دەتوانین بڵێن نییە ینی ڕاستە بەڕێبەرایەتی شانۆ هەیە تیپی شانۆی بڵێن هەیە بەڵام بزوتنەوەی شانۆ لە هەولێر زۆر لاوازە بە تایبەتی لەو چەند ساڵی دوای لە کاتێکدا جیرێک لە هونەرمەند پێگەیشتن لە پەیمانگا و لە زانکۆ و بۆچی ئێوە چۆین دەڕوانەوە مەسەلەی شانۆ لە بەخۆی مەسەلەی شانۆ لە ئێستا لە هەولێر ئەم نێستەوە کارەکانن و پێ دەڵێم لەبەر چ بەو ئاراستەی ڕۆیی ناوی هەیە بوونی نییە یعنی وەکو فعل ماضی لێ هاتیە یعنی خەڵک ئەگەر مایشێکی شانۆیی ببینی ئێستا یان حازر بی وەکو مەراسیمەکی لێ هاتیە کۆت و ساڵانە لە دیدی ئیسلامەوە دوو جەژنت هەیە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان خەریکە مەسەلەی شانۆژ وەکو جەژنی لێ هاتیە ئەسبابەکانی چییە؟ ئەوەلان نەبوونی دووربینی لە مامەڵەکردنی چیرۆکی شانۆ لەگەڵ بینەر غیابی بینەر لەگەڵ ئەو چیرۆکانی کە شانۆکار هەڵی بژارد تێگەی کەواتە شانۆکاران هەڵبژاردنەکەیان دەقیق نەبوو دروستەبی لە چێ گرفتەکە دروستەبی کاگە سەلانجان لەوە گرفتەکە کە دروستەبیتن کە ئەتوو نەتوانی مەسەلەی شوناسی خۆت مەسەلەی نەتەوەی خۆت مەسەلەی زمانی خۆت مەسەلەی کولتوری خۆت بکەیە بەشێک لە مەسەلەی چیرۆکی شانۆی خۆت ئەمە لە کاتێکە لە ناو بازنەیەکی گەورەی ململانەی لەوەی کە هەتا ئێستا پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە وەسفەچکەی هەیە هەتا ئێستا پەیوەندی لە نێوان تاکە کەسەکان وەسفەچکەی هەیە هەتا ئێستا لە نێوان پەیوەندی لە نێوان ئایدیا جیاوازەکان وەسفەچکەی هەیە تەماشای جیاوازەکە لە چێ دەست ئەگەر وشەکان سادەکەینەوە یعنی دەمێ بزانم ینی ئێستا بۆ نمونە لە ماوەی ڕابردووە یەک دووش با بڵێن بەرهەمی شانۆی لاولێر پێشکەشکرایە کە چەند لەوانە دو ڕۆژەکانی بابلۆ بووکە کۆمەڵێک لە هونەرمەندانی سلێمانی هاتن لاولێر ماوەکی باش نمایشکرا لە سلێمانیش بە هەمان شێوە بۆچی ئەو بەرهەمانە بە تایبەتی لە هەولێر دروست ناکرێت کاگە سەلانجان بۆچی ئەمە ناتوانین شتێکی بکەیەک وەکو دیاردەیەک هاتو ڕۆیشت بەڵام لەو بەردەوامی نەدا بەڵام ماوەکی باش بەردەوام بوو یعنی هەم لە سلێمان هەم لە هەولێر لە تێگە مەسەلەی دواتر دێنێ ناو بە بازارکردن ها باسیەوە بکەم شانۆ نەبوو هۆکاری ئەوەی کە خۆی بە بازار بکە
ئەزانی زۆر خەتایەت و لە مەسەلەی فەنی زۆر خۆت باڵا دەستربی لە فکری بینەر دەبی وا تەماشای بکەی کە هەمیشە لە تو عاقڵترە لە تو تێگەیشتوترە لە تو زاناترە لە تو چاکترە ئەوەی کە شانۆکاری مەکردی ئەو بەدەبەنگزانینەی بینەری خۆمان بوو کە زۆر خەتەرە یعنی باشتی وە تو بڵێن ئەتوو هەن ئەنفالت هەبی کاک ئەسەلان ئەتوو ئەنفالت هەبی ئەتوو ئەنفالی بازانیەکانت هەبی ئەتوو ئەنفالی فەیلەکانت هەبی گوند وێرانکردن و دنیا خراببوونت لەناو مێژوی کووردا هەبی چ چیشن لە چیرۆکی ناو ماڵبات و خانەوادەیە یان خانوویەکەیە کە لە شەڕی جەنج جیانی یەکەم و دووەم ڕوویدایە باشە ئەومان تەرجەمە نەکرد مەسەلەی شانۆمان تەرجەمە نەکرد و خۆمان چیرۆکە جوانەکانی کوردەواریمان تەرجەمە نەکرد لەو مەسرح بینەری مەکە ئەبینی ڕووداوەک نابینی لەسەر مەسرحی خۆمان کە تەی پەیوەستبی بەوی پەیوەستبی بە خواردنەشیوی لۆژی ئەو شاریوی قەت بەرەو ڕوت نایە هەز دەکەم وەکو مەسەلەی شعری لێهات لە فترەی زەمەنی زۆر شعر بەس شاعیرەکان لە یەکتریان دەنووسی وە خەڵکیان نەدەنووسی مەسرحیش تقریبەن وا بوو کەی دەگەینە ئەو مەرحەلەیە کە شانۆیەکی ملی پێشکەش بکەین بینەری ئاسایی بچی و تێی بگا و باس لە معانات و ژیان و تەنانەت لە شتە ئاسایەکانی ژیانیشی بکە شەر بێشی خۆمت لەو بجەرمەوە یەکەم مەسرح کە بە ناوی دیوار لە نمایشی شانۆی دیوار کە لە ئەڵمانی عەرزمان کرد یەک کتێبێنی زۆر جوانیان داما گوتێمە لەوە کۆتاییمان بەوە هێنایە کە لە مەسەلەی بەکارهێنانی جەستە و هێز و باز و یەکتەر و ئەو جۆرە تێڕوانینە و با بڵین ناڕوونی لە بابەت بکەینێت بابەتی خۆمان ئەمە لە بەرەوەی داوەتینگۆمان کردیا لۆی ڕەنجینگۆ ببینین جلینگۆ ببینین جێمان لە ئاوازینگۆ بی گوێمان کولتوری ئاشنایەتیمان بە کولتوری بەڵام من گۆ کە مەسرحتان وەکومە کرد ئەمە چی شوان منگوۆیە توانە شانۆکاری کورد کەتە بن تەسیرات و هەژمونی ئەو جۆرە تێگەیشتنەی کە مەسرحی ئەوروپی هەیبوو یا مەسرحی ئێرانی هەیبوو یا مەسرح لە عەرەب هەیبوو بە تایبەت عەرەب یعنی شانازی بەبوونی ئەحمەد سالار ناکات یان بەبوونی مامۆستا تەڵعەت سامان یان با بڵین مامۆستا ئەحمەد سالار مامۆستا تەڵعەت سامان مامۆستا سەباح عەبدوڕەحمان یان هەر ئەو مامۆستایانەی کە وەکو بەشێک لە دروستکردنی ڕەوتی شان و لە مێژووی هەولێر یان لە مێژووی کوردستان بوونیان هەیە ئەمە شانازی بەوان ناکەین چێ لە یادەوەری ما کۆت دەبیتەوە سامی قەسەبە باشە مامۆستا فەیسەڵ مەغدادیە دکتۆر مەنسوورە فلانە دکتۆر با بڵین ڕیکاردوس ئەوانە ئەوانە کە لە پەیمانگا و زانکۆ دەخوێندرێت ئەو ناوانە وەکو بەزەبت بەرهەمەکانیان ئەو ما شانۆکارەکانمان شەرممان بە مێژوی خۆمان بووە بازەکانیشیاندا خۆی مشکلێکی گەورەترمانەیە لەوەی کە ئەمە شانۆ ئەمە ئەستن لە هەولێر ئێستا هۆڵی شانۆشمان نییە یعنی ئەو هۆڵانەی کە لەبەردەستن ئەوە هیچ کۆنن پێم وابی ستایلی شانۆش نییە ینی هۆڵێکی هۆڵی مناسەباتە هۆڵی شانۆ پێم وابێت بێت جیاواز بێت خۆی باشتر دەزانن بەڵام ئەوی کە من تێگەیشتم هۆڵی شانۆ جیاوازە و ئێمە نیمانە ڕاستەکەی ئەمە بۆ وایە هونەرمەندەکان شانۆکارەکان ئەوان بۆ بێدەنگن لەسەرەوە بە هۆکاری ئەوەی بینەر داخوازی بۆ شانۆ نەبوو کەواتە پێداویستیەکانی دروستبوونی شانۆش لە ڕووی با بڵین هەندەسەوە نەبوو بەشێک لە استراتیژیەت و ئالیەت و پلانی حکوومەتی هەرێ ئەوە واقعە ئەمە وایشتی بە توڵێم داخوازی کە چەند داخوازی زۆربی کەواتە دەوی پێداویستی ئامادە بکرێت لەوەدا پڕکردنەوەی هۆڵی گەلمانە بوو ئەوش هەر دروست نەکراوە کاتی خۆی کە ئەمە دژی ئەو ڕوخاندنی هۆڵە با بڵین کۆبووینەوە و بڕیارماندا کە بە جددی نابی ئەو هۆڵە بڕوخێندرێ کاگە سەلانە بە هەمووی عادەت 25 فەنان ناڕزایمان خەڵکە تەنها 25 فەنان کە وێنەکانیش بەوجودە باشە ئەوجا ببوورە منها جار بار ئاراستەکە ئەمە زۆر پێم خۆشە چونکە خۆم عادەتم وایە خەڵکی ئەو مەنتیقەی تۆزێک لە شانۆدا دەبڕێنم باسی هەولێر بکەم ئەنگۆ ئەسڵ ڕوان دزینە پێم وابی داپیرم شکریەی عەبدوڕەحمانی شەمامی ڕوانزیە با داچێت باڵم مام حەچیم ئیسماعیل کە باپیرێ منە ئەو ئاکرەیە ئەمە لە باش قەسابەکانی ئاکرینە ئەسڵەکەتان ئاکرەیە بەڵێ باش قەساب یعنی
ئەو قەسابەی کە قەسابی کەی بەڵام دەبستی بووە دیالکتەکەتان هەر ڕواندزیە لەبەرەوەی بابم لە سیدەکان لەدایک بووە زۆر ئالۆزەم عادەکە ینی هەندە قورسەکە ئەسەلا تەسۆڕی ناکەی ئەمە داپیرەکەم سوورچیا داپیرە چم کۆیگە داچێ داچم خەرچی مەخموو تێک ئالۆزکە زۆر غەریب بەستان و کاکتەڵات کە خۆشمانێ ڕەتی بە مەمەسە تەڵعات تاهیرە مامۆستەڵات تاهیر ڕەتی بە ڕێکە ڕەتی بەوەیە کە داپیرێ من خەڵکی مەخمورەکەی وانە خوێنەکەتان بۆ لە دویان لە دوڕە لەگەیەکدی زەردەخەنەمان دەبی پێکەینمان دەبی ئەو نقطەیە بەڵام ئەمن بە خۆم لەدایک بووی هەولێرم لە گەڕەکی مامۆستایان لەدایک بووم یەکی 1970 و لە گەڕەکی ئیسکان 12 ساڵ ژیان بە ئەو دیالێکتەی کە لە سەرەما بزاڵە بە حکومەوەی بابم لە ڕوانزێ گەورە بووە نەشگۆڕایش نەشگۆڕایە لە سیدەکان لەدایکە بی دێ لە ڕوانزێ ئەبی و دواتر لە شەقلاوەش تەمەنی گەنجێکی بەڕێواکە هەولێر زۆر کەس دەتوێنتەوە ینی لە مەزای زمان و کللتور و تێکەڵاون چۆن دەڕوانیەوە مەسەرەوە با بڵێ شێوەزارەکەتان نەگۆڕای بەڵام لە ڕووی کللتورەکە مەبەستمەوە ینی بەلایەنە سلبیەکەی لە سەوتی ڕواینێ نازانم هەولێر لێ دەگەڕێت وەک خۆتبی 20 ساڵ سلێمانیەک مەبەستمەوە ینی ئۆتۆماتیکیان تۆ دەکەوێنە ئەو کللتورەی لە هەولێرەیە و ئەجوای بە دیوەشکە پێت دەڵێم هەولێر قەت ئەتو داناماڵ ینی دانامانڕێت لە مەسلەی دیالکتی خۆت باپیرێ من حەجی مەفەندی هەتا ئەمرێ خوای کە لە زار ڕەحمەتی دەبی هەر بە بادینی قسەیە کرد هەر بە بادی لە هەولێریش لە هەولێریش بوو لە ساڵی 1960 لە هەولێرە ئەوە یەک دوو یعنی ببینە خەڵکی سلێمانی ئازیزە 20 ساڵی ڕەبقە لەو شارێ قەت ئەمە ڕۆژە قەشوەریمان پێ نەکە برێن لۆ دەرێت بۆ دەوی برێت لۆ هەولێر ئەو سیمایی هەیە یان ئەو سیفەتەی هەیە هۆگری خۆت ئەکات بەبێ ئەوی تو بەرجی خۆتدا با بڵین دابنێت بەرژی ئەو لە بەرکەی لە شارەکان کەەوە لێ قبول ناکە زۆر شارەکان کە عادسە بن عادز نابنەوە سەریحی زۆر بە سەریحی پێڵم یعنی ڕەنگە لە سلێمانی گەر کەسێک وەکو سلێمانیەکان مامەڵەنەکان پێی بڵێن نادەی هەرواشە باشە زۆر ناو ناتوریت کشا بەرامبەر بەشار دهۆچیش باماشەوە چکەم ساڵە کوون و مانگ لە دۆک ژیانمە لە چوارچێوەی بازنەی خۆی قبولت ناکە لە چوار دەرەوەی چوارچێوەی بازنەی خۆی قبولت ناکە لەبەرەوە دۆچێک لە هەولێرەژی کەرکوچێک لە هەولێرەژی ئاکریە زاخۆی ئامێدی ڕوانزی هەموو ناوچانی دەوروبەر دێن لە هەولێرەژین بەڵام قەت ڕەنگە هەولێریەک بەدەگمەن بتوانین لە سلێمانی بشی هەمانە تاکمانەیە بەدەگمەن زۆر باشە ئەگەر ژیانیش لە ڕەحلەی پشتەوەیان دائنێن باس تەڵعات تاهیرت کرد پێم وابێ بیرۆکەی ئیشێکتان بەیەکەوە هەبوو لە ماوەڕام کردیا نازانم زانیارێکم نییە بە کورتی پێم بڵێ پێم خۆشە ڕۆژی هەشتم ئەو زنجیرە درامایە کە ئەمن و کاک تەڵعات بەیەکەوە نووسیدمان بە هاوبەشی طبعا کاک تەڵعات لەو نووسینە ژەر دەستبەرداریە و قەدەمە جوانەی خۆی نەبوو ئەو مەشاهیدانی عیدوانی تێدا هەبوو ئەمنی بۆ قسە قەناعەتی نامدەیگوت و لەبەروی خەریجی مەسرحی عیدوانیەتت تێدا هەیە ئەتوو مەشەد عیدوانیەکان بنووسە ئیدەم گو کاکە تۆ من لود لە خۆتەوە دەکەی دڕندەکەی ینی دیوە دەکەی دەگەێ من هەرچی ئەوانەی کە بە دیوە ڕۆحانیەکە و ها مەسەلەی جوانی و شتان هەیە هەرچەندە من قەت ناتوانم وەکو ئەو بەڵام زۆری تێگەیشتن لەسەرەوەدا هەبوو زۆر استیفادەمان لەسەر لەگەڵ یەکتر کرد لەسەر نقطەی تەحویل لەسەر نقطەی وەستان لەسەر نقطەی قەفلا لە چێ کۆتای پێدەینی ئەوە بە شاهدی جەنابیان طبعاً بەڵام ئەو پرۆژەیە زوویان درەنگ نازانی بەڵام یەکێکە لەو دەقەدا نسقانەی کە دەقێکە لە ژانی ڕۆمانسیە کە ڕۆمانسیەتە کە لە ڕۆحی شەقامەکانی هەولێر و کەرکوچەکانی قەڵاو ئەو کۆڵانە تنگانی ناوگۆڕەی عارەبان و تعجیل و لە ناو ڕۆحی ماڵەکی فەقیر لەگەڵ تێکەڵبوون لەگەڵ ماڵەکی دەوڵەمەند ئەوجا هەموو شتەکانی کە هەیە بەڵام عمومەن زۆر بە جوانی ئیشمان لەسەری کردیا زۆر بە باشی ئیشمان لەسەری کردیا باسی درامات کرد لە ڕام دەچێشی لە پرسیاری درامات و کە وابزانام لە 2010 واز لە شانۆینە دوای دێمەوە شانۆی بەس
دراما پێم وابی قسەیەک گوترا نازانەوە قسە هیچوو بوو یان هیچ شانۆکارشکە بوو یان ببوورە هونەرمەندەشتر بوو کە بڕیار بوو کۆتایی بە درامای تورکی و ئێرانی بینن لە تەلەڤیزیۆنە کوردیەکان چەند کرابەوە بۆ ئەو ئیقتیباسە کە ئایا توانیمان ئەو شتە بکەین ئەزانی ناتوانینەوە بکەین بامە زۆر سەحوی لەبەرەوەی ئەوان تەمەنی کارکردنیانەوە زمانی کارکردنیان لەمە درێژترا واوان نزانم بە چ ئاراستەیەکی شەکەن ئەمە بە ئاراستەی بەرهەمێنانی شەکەین یعنی مەسەلەی ئاراستەی بەرهەمێنان مەقسەدی یعنی من زۆر دڵخۆشەوین درامایەکی کوردی هەبی بەڵام ئەوان لەو دڵخۆشیە دەرباز بووینەوە ئێستاوانیش لەسەرەوەیکەین کە چ زۆرە درامایەک بکەن یعنی گەیشتینە سەر نەوعی دراما و ستایلی دراما لەبەرەوە ئەمە بایەکشتی بۆ تۆ ڕاستە من ڕەنگە پۆزیشنەکەمەبی بەڵام قەت ناتوانانی بنافەسەیان بکەین بۆ بازاری کازتمان لەبەرەوەی ئەوەی کە ئێستا من کە چوومە ناو هەندێک زۆرێک لە ئیدارەدان بەڵام نەک لە چوارچەوەی ئیشەکەی خۆم وازی نابی هەتا مەسەلەی دراما مەصرفی ئینتازی زۆرتر بی لە مەصرفی هاتنەوەی ئەمە ساڵی دوو دراما دەتوانین بکەین ئەوە واقعی باشە گلەیەکی هونەرمەندانم پێگەیشتووە لەسەر مۆزوعی ئەوەی کە ئێوە لە بۆستەکەی خۆتان تەنها بۆ خۆتانیش دەکەن یان وەکو ئەوەی کە با بڵێن هەشت دیوارتان دروست کرد لەگەڵ ئەدیابین لەو 3 ساڵە پارەیەکی زۆریشتان خەرج کردووە خەڵکیت کە هەبووە دەقی هێناوە با بڵێن ئیشێکی هەبووە بۆتان نەکرێت گوتوان زارێ بەس خەریکە و ئیشانە دەبین ئەمە نازانم ئەوە شتێکم پێگەیشتووە لەو مەسەلەیە قسمەماندانە لە ئەساسەوە ئەو قسمە لەوەی دانرەکە قسمەتی فەنانی بکە بەڵام یەک نقطەیە با پێ بڵم کاگە سەلام ئەمە وەزارەتی ڕۆشنبیرینی هەرچیات دەقدەقتیم کا بڵێن بەخێر بێکی استراتیژەتی خۆمان هەیە ئامانجی خۆمان وێ دەمانوێت بە دەبانوێ بزانین بە چە هەدافەکە ئیش بکەین چۆن دەین کۆچکو دەڕۆین لەبەرەوە با من حەقیقەتەکەت پێ بڵێم ئەوەی کە دێ دەقدەینی بەو مانایی نییە کامە دەقەکەی دێ وەرناگرین ئەمە ڕێزی شیری دەگرین بەڵام دەبی لەگەڵ ئەو استراتیژەتەی مە بگونجێ استراتیژەتیمە چێ لە مەسەلەی ئیشکردنی بەشی با بڵێ لە مەسەلەی ئیشی دراما ئەوەلەن دەبی ڕێز لە ئادابی گشتی بگری دوو مەسەلەی زمان مەسەلەی کللتور مەسەلەی نەتەوە نابی و هێڵانە ببەزێنی دووش مەسەلەی لێکترازانی کۆماڵگا لەوەی کاتوو ئیمانت بە پێکەوە ژیان نەبی لەوەی کاتوو قبول نەکەی چێ لە بەرامبەردا ئەوانە هەمووی لە کنەمە خەتی سوورە بەڵام لە دەربڕین بەرامبەر بە هەر ڕەخنەیەک ئەمە دەرگەمان کرایتەوە بە هەر زۆر و معنایەکیبی ئەوانە کە دەقشام تەقدیم کردی ئەمە تاستە بە کەسمان نەگوتی کاکەی شەکەتان لۆ ناکەین پێمان گوتینە ئەمە پرۆژەیەکمانەیە پرۆژەیەکی 3 ساڵانەیە لە چوارچەوەی ئەو پرۆژە 3 ساڵانیە ئەمە پێمان باشە سەبرمان بدەنێ ئەو پرۆژە تەواو دەبی ئەو جە لە ساڵانە ئەگەر جاران 2 درامامان ئەکرد باشە جاران 2 درامامان ئەکرد لۆ ساڵی پاش ئەوە 5 دراما ئەکەین کاکە ئەوە یەکەم دووەم لەبارەی خۆمەوە ئەو کاتێک کە هەشت دیوار یەک کرا بەشی دراما نەبوو هەشت دیوار یەک سیزنی یەکەم بۆ هۆکاری دروستبوونی بەشی دراما خەڵک گلەیان هەیە با بڵێن تێبینی ئەویانەیە کە هەشت دیوار سیزنی یەکەمی زۆر باشتر بوو لە سیزنی دومی هەرچەندە سیزنی دومی فراوانتر بوو لۆکەشنەکان جیاواز بوو ئەوی دیکە تەنها لە دوو یا با بڵێن لە دوو ماڵکرا لە دوو لۆکەشن کرا سەرنج لەسەر ئەوە چییە؟ ڕاستە وڵاو تامە هێشت دیوار یەکەیتی دوونیتی دەکرێت بڵێن پەشیمان بوونەوە لەوەی کە لە هیچ پرۆژە و لە هیچ کارێک خۆمان پەشیمانی نامە ئەمە لە هیچ شتێکی خۆم پەشیمانیمە هەشت دیوار دوو تووشی کۆمەڵە گرفتە بوو با من زۆر بە سەرحی یەکەم جار لای تو باس بکەم پێم خۆشە وەڵام من کاو کاتی بوومە بەڕێوەبەری وەشی دراما لە مابەینی حەکەم و خەسم حەکەمە ماڵبژارد چکە ئیشی ئەدیابێنی شەو لەبەرەوە هەندێک بە خۆمان خەد ڕزعیەکماندانە تێگەی لە مەسەلەی مارکتینگ لە مەسەلەی چونە ناو خەڵکی و لە مەسەلەی گرفتە چکە گلەی ئەوە هەبوو کە لەو ڤیوی هەشت دیوار زۆرترە فلان و فلان هەندێک مۆزوعەیە ڕەنگە من ینی بەداتە لەلاتانەکە ڤیوی هەشت دیوار زیاتر بوو لە ئەدیابین لۆمە هەموو ڤیوەکانەکە لە کۆتاییدا ئەدیابین بەرهەمی کوردستان تیڤە و مش بە حکمیەوەی وەکو پرەنسیب بەڕێوەبەری بەشی درامامە لە کوردستان تیڤ دەبی ڕێز لەو بەرهەمە بگرم لە پاڵ ئەوەش لەبەروی کۆمەڵە هونەرمەندێک پێیوە ماندبوونا دەبێت دیسان ڕێز لەوە بگرم چکا من دەزانم شەو نەخوونی لە مەسەلەی فەنیچە باش یان خراپ نیەت کووە نیەت چۆن نییە ئەوە شتە شکێ وەسفی نییە هەر بە خۆشم وە تەبعم وایە خۆم مەشغوڵ ناکەم بە خەڵک یعنی کە بێدەنگم لۆ ئیشی خۆم
بێدەنگنیمە لۆ منشکاندنی کەسێک وە شکستی خۆش ناخە بەسەرەویتکە ئەمن دەڵێن بەڵێ بەشی دووەمی هەژ دیوار بەشەچی لە ڕووی کوالیتیەوە بەرز بوو بەڵام ڕەنگە وەکو بابەت لە نێو دوو ماڵ یەکسەر هاتینە یەک گوند و ئیتر وەکو بابەت هاتنە وەکو چیرۆکی شتیرۆکەکە تۆزێک ئالۆز بوو ئالۆز بوو ڕەنگەوانە یەکێک بوو لە خاڵە لاوازەکان کە کەس تێیدا بەرپرسیە جگە لە من یعنی بەخۆم بەرپرسیارێتی تەواوی هەڵەگرم لەوە ئەگەر کە نەقسێەوە بەڵام ڤیوی هەر ڤیوی باش بووە و زۆریش چاک بووە ئینشاڵڵا بەرهەمی تریش لێ دوایە زۆر باشە تۆ ساڵانی زوو کە هاتیە ناو شانۆ زەجەیەکە دروست کرد بەوەی کە تێکەڵکردنی دوو جیل گاڵێنەوەی پێش و لەگەڵ نەوە نوێیەکە ئەو کاتیکە تۆ هاتی ئیشت دەکرد کاردانەوەی پەیدا کرد دوای ئەوەش لە 2010 بەیەکجاری واز لە شانۆهینە ئەو دوو قۆناغە بۆ وابوو ینی بۆ واز لە شانۆهینە یانێ ئەوە پرسیارێکی زۆر جددیە بۆ واز دێنە 2010 واز دێنەکە ئیشەکانی تۆ ئیشی باش بوون جێ سەرنج بوون و هەمان کات جێی مشتوم ڕیژ بوو لەلایەن بینەر و لەلایەن ڕەخنەگرانیشەوە وە ژینگەی شانۆ ژینگەی چخاوێن نییە هەر ژینگەیەک کاس بکەم دەست دەبات لەسەر مەسەلەی کەرامەتت لەسەر مەسەلەی ئیرادەت لەسەر مەسەلەی ئەوەی کە بکەویتە ناو هەندێک مەسەلەی شخصی ئەمن بە هەر زۆرێکی خۆمی لێ پارێزم ئەمن لە 9 ساڵیوە وازم لە یعنی لە 9 ساڵیەوە لە ناو مەسرحم لە شانۆگەری گورگومەڕ لە ئیخراجی مامۆستا ژیلوان و لە ئیخراجی مامۆستا شای نەجمەدین یەکەم ئیششم کە لەو قاعی شعبەیکرد نرخی ئازادی لە ئیخراجی مامۆستا ژیلوانی بوو ئەمن لە 9 ساڵیەوە ئەو هونەری لەگەڵە من گەورە بووە و هەموو بڕوانامەکانم لەو هونەری هەیە بەڵام کەوازی لێدەینم ئەمن لەوە تێگەم کە هەولێر کۆمەڵە کەسێک تێدا هەیە دائیمەن یان تووشی ئەوەت ئەکەن بەبیە کۆیلا وەکو نەکوەکوانەی کە بەرامبەر بە حساب بەکاردەینە و زمرانی ناکە مەسەلەی کۆمەڵە ئەو دەستەواشە زۆر بەکارێشە بەکاردێن و هەندێک قسەی باڵی کامنی ئەو قسانە پێ باش نیە کە دەڵی کۆی لە دەتکاتە عەبدی خۆت باشە عەبدی خۆت کاتو چی دوێز بەرە سەرچاوان یانەوەی کەی تەسلیم بەوە ئەبی کە دەڵی هەموو شتە کۆتایی پێ هاتوو دەبی شارەکان لەو بەجێبێری ئەمان لێت ناشارمەوە وەڕێگە ناو بینم ئەمن وەکو مامۆستا زیادە سەعەت شاری بەجێ نایڵم بەڵام ئەو زروفەی تایبەت ئەتو لە من تێگەی ها تێگەیت چۆنە بەڵام هەرچەندە زروفمان جیاوازە یان وەکو مامۆستا دەلانی ڕەحمەتی یان وەکو مامۆستا عەبدوڵڵا پەشێویان هەموو باڵێن زروفی تایبەتی خۆی هەیە چکە خۆم بەشقاوەنی شارەکە ێزانم تێگەیت چۆنە زۆرێک لە هەولێرچیاتیت پێوە دیارە بەدیوەچی پۆزەتیڤ نەک نێگەتیڤ دەزانین باش هەولێرچیاتیم ئەەکەم لە یەک نقطە لەوەی کە بەجددی ڕێز لەسەروی هەموو شتێک بشی ڕێز یەکەم زان لە بەرامبەرەکە بی هەولێریی حەقیقی بی هەولێریش خۆپەرز نەبی هەولێریەک بی کە دەرکەت لەسەر پشت بیتن ئەوە لە ناو ژینگەی مەسرحدا نەما کە لە ناو ژینگەی مەسرحدا نەما لە چی دنیا هەبووە لەبەرێ من ئیشکالم لەگەڵ باوڵێن بەڕێبەرانی فیستیڤاڵ هەبیتن ئەتو بێی هەنگاو باوی لەوەی کە بەلێژنەی بڵێ نابیەوەی شەبەیت زۆرەک بی ئەو خەڵات ببا کاکە بڵێن کاکە ئەو خەڵاتە دەبی ئەو بیبا لەسەرەوە ساسە بوو باوەک خۆی لۆ بجێڕمەوە دەبووە ئەمە خەڵاتی سینۆگرافیامان بربایە باشە بەڕێبەرانی فیستیڤاڵ بەلێژنەی تاحکیمیان گوتیان کاکە نابی ئەو خەڵاتە بدرێتوی ئیگوتی لەو باشتر نیە گوتی باشە لە ئەساسەوە خەڵاتەکەمان ڕەمز کرد ئەو فەقەرە نەما ئەتو بی لەگەڵ عەقڵیەتێکی وا ئیش بکەی لەناو شارێک تاقەتت نامینێ باشە کە تاقەتت نامینێت دەوی بکەوێ بەر ئەو دژایەتی کاوەیەوێ کە لە مندانیە و لە کللتوری مندانیە لە تەربیەتی منیشدانیە لەبەرەوە بڕیارە ڕاستەکە ئەوە بوو و بەخۆشم چاوم پام بوو کاگەر سەنا درامای بوو نانە بامۆش حەز لە درامای بوو باشە دوا شەو پێم وابی یەک لەو ئیشانە بوو کە دەستت پێکرد وەکو ئیشی دراما ئیشەچی وەکوی بڵێ خەڵک پێشوازێکی باشیان لێکرد بەڵام لەوێژ ڕەخنا بوو هەرچەندە ئەوەن وەکو بینەرێک چێژم لێبینی چونکە ئیشەکی بە کواڵێتی بوو و لە ڕووی دەنگ و وێنەگرتن و جوڵەی کامیرە و هەتە ستۆریش پێم وابوو شتێکی جوان بوو بەڵام گلەی زۆر هاتە سەر بە حکمیەوەی کە مەسەلەی شێوەزاری کارکتەرەکان ژن و پیاوێک هەرێکی زمانێک منداڵەکانی بە شێوە قسە دەکەن خۆیان بە شێوەیەکان
مەسەلەی کە تەبعەتی کەلەری تورکی بەسەر دراماکەوە هەبوو هەندێک ڕخنەیەوان بەبەر چاوکەت و خۆشم یانی لەو مەسەلە تێبینێکم هەبوو ئایا دەستپێکەکی باش بوو یان با بڵێن ئەوە سکاردانەوە چی لای تۆ دروست کرد کە ئەزانین دوسێ گرفت ئەو ئیشەتان ینی ڕوبەڕووی کۆمەڵک یان هەندێک تەوش بوون بووە لەوەی کات و دەبی احتیمال لەسەر کادری خۆت بکەیت باشە لە زۆر دنیادا هەیە تو ئینتاز کرایە کابرای مدی تەسویر خەرچە وڵاتی نەبووە و ئەماش لەو ناتەجروبەی خۆمان پێویستە استفادە لە کۆمەڵە کەسەکەی کە تەجروبەیان نەبووە کابرا بەلاژ ناچێ بە سەوەڕکی ئێرانی بینی کابرا سەد فلیمی کردیە سەد درامای کرد ئەزمونیان زۆرە ئەزمموی زۆر هات و خۆ دەبیت تێبگەی لەوەی هەرنا بەرنامە ڕێزیەکەت چۆن دەکرێت تەوزیعەکە کو دەکرێت هارمۆنی نەما بینی ئەو ڕنگانە هەڵبژاردن لە ڕووی دیکۆڕەوە ئاردایرێکتەر چییە کاکە هەتا مەسەلەی دواشە و نەهات کابراەک داهات بە تەنیا سەرپەرشتی دیکۆڕیەکرد یەکێک تەنیا سەرپەرشتیەوەیە کرد کەسێک نەبوو هەمووی کۆکاتەوە وەکو ئاردایرێکتەر ئێوە چیتان کرد ئەماوەمانی ناو مەسەلەی درامامان بە عالمی کرد لە هەموو خەڵکەکەی کە هەبووە و دەرسی ناڵین دەرس بە دەرێ نەرمان گوت ساوچنۆک مەبە ئیشەشی زوان پیشانی خەڵکەکەی خۆت بدا لە ١٨ پارەکەی مەبە لە ١٨ سەرفکە 20ەکەی ببە ئەو سەراحەتە خۆشە ینی بە حەقیقەت با پێ بڵێم ئەگە ناو ساڵی ئەمن بەرهەمە بوو پارەی وەکو ملۆ سەرف کرایە ئەو لە تەلەڤیزۆنی ئازادی سەرف کرا 15 حەلقە بوو وە کەسیش نەیدید بە برادرایانە کە دەبووە سەرف بکرێتن یان دەبی عەرز بکرێت بیستمە ئیشێ پارەکەی وەرجێرا ئێستاش دروست نەکرایە ئەمن دەزانم ئیشە بووە کابرا ویستیتی عملیاتی لۆ کوڕەکەی بکاتن کەس یارمەتی نەدایە موافقەی مەسرحیەتیان دایتێ دواتر وەسڵەکانیشیان پڕ کردیتەوە و پارەکەش وەرگیرا و خەڵکیشە بووە وەریگرتە و زۆر بووینە و حاڵەتانە زۆر بووە ئێستا شەرە هەیە شتانە ئەوە بە تەشیر نەبی ها ینی بە ئەوە نەبی کە بەیانی بڵێن محکەمەشم لێ بگرێ بە یەکسەد ناوەکەی دەڵێن نور ئاساییە و خەڵکیشێ بە دراما مەزرعی کڕیە و بەرهەمەکەشی لە هەر عەرز کردی و وەسەلام کەسیش ئاگای لێ نەبووە و ئیشی شەبووە سێ کەس پێکەوە ئیتیفاقیان کردیە ئەو ببیتە مساعیدیەوە بیتە مدیر تەسویریەوە بیتە مخرزیوی دوای ئیشی دواتر یەکە و ئەدواری خۆیان ببینین کە بە هەرسێکیان نزیکە 1 میلیارد دیناریان زۆر کاسی بێ یان ئیشی هونەریەوە مەسەلەی فەنی بوو مەسەلەی کەسابەت باشە خۆ لە دنیاش هونەر بەشێکە لەوەی کە تۆ داهاتە کتەبێ و ئیش بکەی و شتێکی نۆرمالە بەڵام بە شێوەیەکی مەشروع بە شێوەیەکی ئەخلاقی بۆچی لە کوردستان بە شێوەیە تەعامل لەگەڵەوە ئەوانە ئەهلی هونەر نین هەستە هونەریەکان نییە ئەخلاقی هونەریان نییە یان چۆنە یان نازم لەبەرەوەی چۆن تعبیرەکەی باشت بەتۆن لەبەرەوەی هونەرمەند بەخۆی بۆ هۆکاری ئەوەی کە دەرفەتی پێدەدرێ کە دەرفەتیش پێدەدرا وەکو ئەوە دەرفەتی پێدرا کاتو پێی بڵێ کاکە یەک جارلۆتێنا ئەو دەچێنا ئەو ژوورەی پڕش زێر و گەوهرە چەندی دەبەی بتت دەتوانین لۆ خۆت ببەی ڕێک بۆ شێوازە مامەڵی کرد بیری لە مەسەلەی مستەقبەلی نەکردەوە بەلخەلێدان بۆچی هەولێری خۆمان یەک شتی بۆ تۆ بڵێم کاگر سەلام ئێستا من بەڕێوەبەری بەشی درامامە یەکەم دانیشتم لەگەڵ بەڕێوەبەری سینەمای هەولێر بوو کاک شاخەوان شاهدە گوتم چێن ئەو ناوانەی کیسیان لە دادگاکانیان هەرێمی کوردستانە لەسەر مەسەلەی پارە و ساف نەکردوگە لیستەکە لەکنەمەیە ئەوانەی جیان لەمە نابێت لەکنەمە نابێت و لەیشکردن یعنی ئەمە ناڵین ئەوانە لەکنەمە با بڵێن کۆتایی پێاتە بەڵام دەرفەتیان پێ نادرێت لەبەرەوەی ئەوانە ئاوەکی خراپیان ڕشتیەوە زۆر باش مامۆستا گەیشتنە شوێنی بەبەستی والله بەس ئەمن داوای لێبوردن دەکەم خەرباغێکی هەولێر ئێوارە هەر بەو شێوەیە بەس ئەمن زۆر چێژم لە قسەکانت بینی لەوەرە یەک پیاسی ناو ساحەشەکەین زەرەر دەکەم آخر لۆ بنزین و ئیش و نا بە پێیان نا لەبەرەوەم نییە آخر ئیشەکەم دەڕوا کاکە 25,000 دەمێت قەی ناکە زۆر لێوەرناگرم کەمتر لێوەردەگرم 3,000 سایەکەشتان هەیە محاولە دەکەم سایشتا کاکە دێم دادەنیشم و ئەمە قسەی خۆمان تەواوکەسیاریشم بڕێکتەماحین وەرە بە قوربانی بمۆرە لێرە ڕاگرم سیارەی بەکەی فۆتەوە هەمووی هێتووە باشە کاکە لێرە ڕادەگرم ئەگەر چایەکە هەبی باشە بەکە ئەو پرسیارانەی مایتم لەبارەی جەنابەت و ئیشەکانی جەنابەت حەزم لێ زیاتر دێ لە خزمەتت داما مەمنون فەرمو برا یا خۆ بەخێر پارەکەش لێ وەرناگرم قەید ناکەم قسەی خۆشمان لۆ بکەی و ڕێی جوانمان بدەی مشکلێ نیە پارەکەمان ئێرەوە بەشی درامایە ڕۆژانە من ماوەکی زۆر لێرە ئیشەکەم بە حکومەوەی دەمانەوەی ئەو شوێنە
ببیتە سەکۆیەک لە ئەو گەنجانێکی ئێستا دێنە ناو مەسەلەی دراما يعني مەجال هەیە بۆ خەڵکیش مەجال لۆچە شوێنمانەیە ڕەنگە بتوانین لێرە تەحسیراتی خۆی بکا بەرنامە ڕێزی خۆی بکا کاسینجی خۆی بکا بەبێ بەرامبەر ئەگە نەتوان هیچ شتێکی بکەین کەرستیان لۆ ئامادە بکەین زەمینە سازیان لۆ بکەین بتوانین بە جۆرێک ئەوانیش بکەن کە ئەوان با بڵین پاریان لۆ بگەڕێتەوە ئەگەر لە یەک نقطەی بیتن تێگەیت چۆنە لەبەرەوە من قەناعەتم وایە ئەو شوێنە دەبیتە شوێنی ئیشکردن تێگەی و دەبیتە شوێنێک لۆ خەڵک زۆر گرنگ نەیشەکە بۆ مؤسسەکەیەوە گرنگ نییە گرنگ ئەوەیە حڕەکەکە بەردەوام بێت کاگەر سەلان یعنی با منێک تێڕواین لە چوارچێوی خۆمانت پێ بڵێم ئەمە قەناعەتمان وایە کە مەسەلەی دراما ڕەبتی بە مؤسسەیەک نییە مەسەلەی دراما ڕەبتی بە مێژووی ئەو خەڵکی هەیە ڕەبتی بە هۆشیارکردنەوەی ئەو خەڵکی هەیە چێ دەستی لۆ ببا ئەمە دووەم دەستی کە دەستی ئەگرین ئەگەر پشتا و پشتات لە پشتۆ دەیگرین لێ ناگەڕێ بکەوی تێگەی ئەگەریش زۆر چۆ پێش بەڕاستی دەستخۆشی لێکەین و بەردەوامیش پشتیوانیەکەین وەوە دەبی ئەرچی مەبی یعنی ناچی لە ناو چوارچێوەی کامە گەر پۆزیشنێکمانەبی بێن بڕوە وەلا من لە بەرنامەمدایە بە خۆم شخصی خۆم ئەو ماوەیە هەتا لەو پۆستەی بم هیچ درامایەک ناکەم خۆت نایکەی نایکەم چکە ئوسوڵ وایە لەبەرەوەی تااقەتی ئەوەم نمایە هەم لە ڕووی عائیلەوە هەم لە ڕووی تێگەیشتنەوە یعنی ناکرێ خەڵکێک بێگلەی لەسەرەوە بکا بڵێ وڵای لۆ خۆی قوڕی کردی ئەو قسەی ڕەنگە کراش بیت مەسەلەکە ئەوەیە لەبەرەوە دووش یەک سیمایتکێ هەیە با پێ بڵێم لەبارەی ئێرەوە طبعا ئێرە ڕێست هاوسی قەدیمە حەتەی قتار کە خەڵک داهات لێرە لە دار زیافی لێرە دەماوە یەک نمونەیت کە پێ بڵێم ئەوە یەکێکە لەو ژورانەی کە کاتی خۆی باوچ ڕۆحینەتەوەی کورد مەلا مستەفای بارزانی تێدا مایتەوە کاتیتەوە باشە ئەوە لێرە مایتەوە و ئەمەش ئێرەمان وەکو خۆی هێشتیتەوە یعنی ئەگەر بەیانی کەسێک بیەوێتن بگەڕێینەوە لۆ دیمەنێک بی لۆ ساڵی چلەکانیش دەرفەت هەیە دەگەڕێن و ئێرە سیمایەکەی وەکو خۆی هەم دەگۆڕانکاری هەمومان احتیفاس پێ کردیا و زۆریش احتیماممان پێدایە و حتا گەرستا چوینە ئەو لای پیشان دەدەم دیوارەکان یەزانی بەچ دروستکرایە بەچە بەردی چای کو دروستکرایە لێم نەگەڕایە گوتم بە هەر دیوارەکانیش بکرێتن لێرە و ئەگەر قبولیش بکەی بسینە ئەوێ پێم خۆشە ئەو ستۆدیۆیە بوو کە هەش دیواری تێداکرا بەڵام لە ئەنجامی شۆرتەچی کارەبایی ستۆدیۆیەکە سوتا ئەوە لە بەرنامەدایە کە سەر نوێ ئێرە بە شێوازەکی باشتر ستۆدیۆیەکەی ئامادە بکرێتەوە ئەوی ژەر لە خزمەتی خەڵکی فەنی بەڵام ئەمە بە حکمی ئەوەی زۆر نەقسمان هەبووە نەک لە تەلەڤیزیۆن باڵێن هەر بە عمومەن ئەو نەقسانە بە کونفەیەکوونێک چارەسەر ناکرێت ئەو نەقسانە پارەش نییە ئێستا مەسەلەی پارە ئەگەر پارە شەبیە تو دەبێ احتیفاز بە شعوری خەڵک بکەین هەرچەندە ئەمەش وەکو هەموو ئەو خەڵکی کە هەیە زۆر بە وەردی تەعامل لەگەڵ ئەو شتەیەکەین و من لەگەر تەماشەش کە زۆر احتیمام بە حەدیقە و دارشتادەم تەماشەکە بەردەکان سەد جوانە بۆ شێوازە بەردە حتا ئاسنەکەی کەمایتەوە ئیشمان لەسەری کردیا بەڵام عمومەن ئەمەوێ ئەو سیما جوانی بپارێزم کاگەرسەلان یعنی ئەو سیما جوانی بپارێزم یعنی تو لێرە کە تەماشەکە توخوا کاگاریان کە دەرێنەرێکی باشە تێگا لێرە یەکسەر دووشتی زۆر جیاوازە بینی مێژووەکە بینی لەگەڵ نوێ بوونەوەیەک کە بینی سۆنا جوانە ئەز ئەوە لۆما جوانتری معنای هەیە کە شارمان هەوێنی شارمان لە چی دەستی پێکردیەوە چی هاتیتە چێندەران دەگەی ئەوزەگەر بچین فەرم کاگە ئەوە شتێکی بۆ دروست کردم لە مەزەرەی ئیشکردنی خۆت باسی هەش دیوار ستۆدیۆ دەرەن کارۆک ئیبراهیم حەکیم مخریجێکی زۆر توندە لە سەر سێت و مەجای هیچ شتێک نادەوە تیمەکەی و ئەو جارە باش ئەو جارە تونند و تیژی لە فلیمی پەڕەسێلکە 2000 تووڕەبوونەکانیشم بەبێ سەبەب نەبوو کەسەکە بوو زۆر کاریگەری لە من کرد مامۆستا عەبدوڕەحمان کاکلە تێگەیاندم کە ئەوەی کە بە سەبری و بەهێمنی ئەکرێ ئەو قەرارانە قەت هیچ قەرارە هەموو دوو قەراری دنیای ئەوەی کە بە عەسەبی ڕوویەدا دروست بیتن ناتوانیت جێ یەک قەراری گچکی کە بە سەبر و تەحەموڵەکەی یعنی تەسەوڕەکەی کێشەی زۆر گەورە دروستە بوو نەک لەس ئەوە کێشە لە لای من لە ڕووی ئەوەی کە دەمەویست قەت زۆر بەهادی تەعاملم کردی یعنی زار و بار
داوای شتێکم کردە 5 ساعات سەبر و تەحەملمە بۆ چاوەڕێی لایتم کردی تەواوی کردە قەتیش تووڕە نەبوویمە چکە من لە کۆتایی ئەزانم ئەوە لە خزمەتی ئیشەکەی بەڵام زاران ئەوە با دنیا بەڵام لە لای من پرەنسیب هەیە یعنی حتا لە مەسەلەی جلوبەرژ من یاسای خۆم هەیە کە ئەو کەسانی کە دێنە سەرسێتی جلوبەرگیان چۆنبی هەم لە کچ لە کوڕ و یاسای خۆم هەیە کە ئەوەی کە دێتە ناو ستافەکەی مەیان لە چوارچەوەی ئەو دوسێ مانگەی شەکەین دەبێت ڕۆحیەتی عائیلە هەڵبژێری کچەکان حەز بە ئەمان بکەن کاکە سەلام یەک نقطەت پێ بڵێم لە هەر ئیشەک پرۆدەکشنی هونەری ئافرەت هەستی بە ئەمان کردەوەی شە نەجاحەت دەینی وەک کەمترین مشکلی هەبی ئەو قسە لە مؤسسەی ئەعلامیش باشە لۆ هەبوونی ستافەش ڕۆژنامەش باشە دەگەی لە شوێ ئافرەت هەستی بە ئەمان کرد کەواتە ئەو شوێنە کەمترین مەشاکلی هەیە ئەوەش بە چ ئەکرێتن بەوەی کە تو پرەنسیبت هەبی کۆمەڵک پرەنسیبی ئەخلاقی کە باڵاتربی لە هەموو شتەکە من زۆر ئیشی لەسەرەکەم زۆر باشە باسی ئافرەت کرد بە کورتی پێم بڵێ ئێستا ژمارە ئافرەتانی هونەرمەند لە هەولێر لەس ئاستێکدا ڕەنگە ساڕانی زوو کێشە زۆر هەبوو بێتەوەی کە ئافرەتە بێت لە شان و لە درامە ئیش بک بەڵام ئێستا چۆنە من ڕەنگە زۆر زانیاری دەقیقم نەبێت کێشەی ئافرەت نییە نەمایە بە خۆشحاڵیەوە تێگەیشتنی عائیلەی کورد بەرامبەر بە مەسەلەی با بڵێن فەنی یان پرۆسەی بەرهەمێنان زۆر گۆڕایە ئەتو جارە نەک تەنها دەبا ئافرەتێک وازێ بکربا لەوەی بەشداری پرۆسەیەکی فەنی بکەیان هات با مەحەتفم زەمینی لە بەششانە بوو باق تەڵەبا ئێستا جیاوازە کەباب و داچی بە خۆیان دەینێ کەباب بابنا کەبابنا بابی خۆی بابی خۆی داچی خۆی بەخۆی دەیهینیتن دێگەی بەڵام شخصی خۆم قەنەعەتم وایە هەموو ئافرەتانی کە دەنە ناو مەسەلەی فەنی لە لای خۆم ئەو وەزەنەیانەی کە هاتینە داوام کردی داک و بابەکانیان ببینم لە نزیکەوە ئەو زەبڕیارمدا دەوریان بدەمێ سەبەب لەبەرەوەی من قەنەعەتم وایە لە هەر هەنگاوە کە ئەتوو بیهاوێژی ئەگەر وەکو عائیلە پشتیوانی نەبی ئەتوو هەنگاوەکەت هەنگاوەچی هێواشترەبی و لە نقطەیە کۆتاییت پێدێ باشە بەڵام ئەگەر ئەتوو بەردەوام بووی لەو بەردەوامیە ئەتوو داک و باب و عائیلە و ئەوانت لە پشت بوو کەواتە ئەتوو پشت ئەستوری لەوەی کە بە ڕۆحیەتەشکە بەنیەتشکە دێنا و پرۆسەی فەنیەکە و ئەو ڕۆحیەتە پێویستە هینانە پێشەوەی پشتیوانی عائیلە لە ناو مەسەلەی فەنی ئەو کاتی هەز بە ئەمانەکە بەخۆی ئەمانی دەوروبەر ئەپارێزی و بەخۆی ئیش لەسەر ئەو سیقەیە ئەکاتن کە داک و بابی بە ئەمانەتەوە چۆن لەبەرەوەی مەسەلەی فەنی مەسەلەی کات نیە بڵێن 8 ساعتە تومینەوە ڕەنگە تو جار با 16 ساعت ببینەوە لە یەک ڕۆژی 16 ساعت کەمتر ئیش نەکەی باشە چکە من ئێستا با پێڵەوە لە ئاخر ڕۆژ با بڵێن لە فیلمی پەرەسێلکە کە ئاخر پرۆژەمە و تەواو بووە ئەمە ڕۆژە بووم 16 ساعتی ڕێگەیشمانە کرد ڕاشنە ئەوەستای تو ئەگەر داک و با فەهمەکەی بەرامبەر نەبێ بڕیاری پشتیوانیەکەی نەدابی قەبوڵ ناکە کچەکەی ببینێتەوە جوان باسی دەمێ پرسیاری فیلمی پەرەسەرکە لێ بکەم بەڵام بە هەندێک لەو دیمانانی ئەو ستۆدیۆ بینی کە دەڕێی سوتایە و ئەو ستۆدیۆی وەک خۆمان هێشتیتەوە یادگاریەکی زۆر جوانی مەیە ئەو جاگەر جێمان بگۆڕین مامە ئاریان جانونیە ئەمە بینە جێی تو ئەتوشەوها هەروەها تەماشێکە کاتی خۆی زۆر خراپ سوتە و سەبەبیش ئەوە بوو وەکو خۆی هێشتمانەوە چکە بەجددی بڕیارماندایە ببیتە شتێکی زۆر باش و ئەوەش لە ئەنجامی ئەوەیە کە یەک شۆرتی کارەبای ڕوویدا 16 مەشەدمان مابوو لە 8 دیوار سیزنی یەکەم خوا ئەمەی خۆشویست کە ئەمە و کاتی لێرە نەبووین کاو قەزیە ڕوویدا چکە ئەو کاتێگە هەر کەسێک لێرە شتەشی بەسەر هات بە دنیا نەیەتوانی تعویزیەوە بکاتەوە ڕوحی ئینسانی لە هەموو شتە گەورەترە بەڵام ئەوەی کە لۆ من گرنگە ئەوانە هەمووی دروستە بیتەوە باشە بەڵام ئەو کاتی کەسێک کە لە دەستمان سوبایە ئەمە ئەوە دەڕۆی وشت تەواو ینی دەبۆ خەمەکی گەورە قەت لە بیرمان ناچەوە ئەوە 16 مەشەد مابوو 8 دیوار یەکسەر هەموو ئاگری تێبەر خۆشبەختانە کە کاگنی نۆز گەیشتێرە گوتێر ئێستا بڕۆن بە دوای ستۆدیۆیشکە بگەڕێن یعنی باوەڕ کە 6 حەریق لێرە ئیشیە کرد گوتی بڕۆن بگەڕێن و باوی شە بەردەوام بی چکەوەی شە بەخۆی بیدایەتی وەکو سێت کۆم بوو ئەمە لە ناکاو هاتم چیرۆکی 40 ساڵ گەڕانەوە و دواتر تێکەڵ چێشی ئەوەمان کرد تەلەڤیزۆن هەر ئاگای لێ نەبوو دواتر کە ئاخر ڕۆژی گوتێری شەکە چی بەدەست گوتم کاکە لە ناو چوارچەوی سێت کۆم ئەمە زنجیرە درامامان کرد ئاگادار بە
چکە سێتکۆم هەر زار و بڕگەیەکی جیاوازە وەر زار و ڕووداوەکی جیاوازە هەر زار و کەسایەتەکان ڕۆڵە چکە جیاوازە بینن بەڵام ئەمە چمان کردنا ڕۆڵەکانمان هێشتەوە وازکردمانە مەسەلەکی زیینزیێ باشە درامای هەش دیوار لە سیزنی یەکەم بە هەمان شێوە مشتمڕ بەدای خۆیدایەنە تێکەڵکردنی دوو زەمەنی جیاواز ڕنگ شتێکی نوێ بوو بە فلاش باک هەیە مەشەدێ بە فلاش باک بەڵام ئەوە ئێوەکەتان با بڵێن ڕێڕەوی دراماکە بەو شێوێ بوو کە دوو زەمەنی جیاواز تێکەڵ بوونە چۆن تێڕوانی ئەو خەڵکە دەبینی کە ڕەخنیان لەو ئیشەگر لەوەی کە ئیشەکە ئاڵۆز بوو تێگەیشتن ئاسان نەبوو دیسان شێوە زار هەبوو کچێک لە هەولێر دچێتە قەڵا بەڵام بە شێوە زاری سلێمانی قسە دەکا ینی تۆزێک گرفتە بوو لەسەرەوە زارێشکە باڵێ تووشی ڕەخ نەبووە شتی بە توڵێ کاک ئەسەلام ئەو قسە وەکۆی کامل لە دەستی جەنابتەنێ مەسەلەی نەقد لە هەر شوێنەکە بوو نەجاحەتیە بینی یعنی ئەوانەی کە نەقدیان لەمە گرتیە ئەمن زۆر سوپاسیانەکەم لە ڕێگای گۆکتان زۆر سوپاسیانەکەم لەبەرەوەی لە کۆتایی داوان کاتیان بەمە بەخشی ئەگەر چەندی ڕێکیشبی لەسەرمەیان نووسی و هەنگاوە چلەوەی خەڵک تەماشەی مەبکە وە خاڵ یەکەم دووەم ناکرێمە دژی ئەو ڕەخنانە بوەستینەوە لەبەرەوەی لە کۆتایی داهاتوو هەست و تێڕوانی ئەو خەڵکت بە جیاواز لە کەسێک لۆ کەسێک ئەبینی ئەزانی لایەنی معریفی ئەو کەسە چۆنە و لایەنی تێگەیشتنیەوەی چۆنە نەقد لە لایەوەی تەفسیرە چی هەیە لەقد لە لایەوەی تەفسیرە چییە ئەوانەی کەیانەوێت سەر بکەون ئەوانەی کەیانەوێت سەر بکەون دەبی یەکەم نقطە ڕوو لە نقادەکان بکەن ڕۆحت گەورە بێت چێبا نەقد بگری و خەڵک ئەتوشی شت کە دەبی خەڵک نەقد بگری یعنی ئەمە قازانجی ئیشەکان لە ژیانم بەبیرم نایە لەوەتەی کە لە ناو سۆشیال میدیام یان لەن ئەو پلاتفۆرمانێک کە لە ناو سۆشیال میدیا هەنا یان لە هیچ دیدارەکەم هانی ئەوم دابی کامە بڵین وەڵی فلان کەس نەقدی گرتی و با من جوابی بدەم ونا حتمەن ئەمە لە شوێنێک تاسیرمان لە مەزازی ئەو کابرایی کرد یەگەنا و نەقدەک و دروستەبی بەخۆ مامۆستای نەقد بووی بە کاک ئەسەلام نەقد لە هەر شوێنێکە تو مەزازت ئەو چێژەی کاتوو بە بینەری ئەبەخشی لەوێ ئەو چێژە لە شوێنە خەلەری دروست بوو کەواتە نەقد دروست بوو بەڵام نەکەتوو بەچاوی وەکو سێرەی با بڵین کلاشینکۆڤێک تەماشای بکە یان قەناسەک لۆی دابنیشینە ئەوە نا بەو دیوەی کە ئەتوو پێت وایە نەقد لە ئەنجامی چێژبینینەوە دروستەبی ئەمن ئێستا تەماشای شەکەم بڕیارە دەم چێژی لێ ببینم و ها تەماشەیەکەم لێ خۆم حەزم لێە جێ لە مۆسیقایەکەی شێوازە حیوارەکەی دانانیشتم وها برێم ئەی وەڵاوە لێرە لۆ وایە و خەلەل لۆ ئەرلۆ لۆ تێپەڕینا ئیلاقی بە مندانیەوە لە کۆتاییدا کۆمەڵە کەسێک بە لەناو پرۆسەی تێپەڕینەکە ڕەنگە لە لای من جیاواز بی لەبەرەوە من ئەگەر تەماشەی ماندی بوونی بەرامبەری خۆم بکەم تێئەگەم لەوەی کە مەسەلەی نەقد لە شێ دروستەبی بەڵام ئەگەر خۆپەرستانە تەماشە بکەم دەبووە من هەتا ئێستا جوابی نەقدەکانی خەڵکم بدابایە کارۆخیش کە ئێستا بوویتەوە کارێک لەوەی کە کاگە سەلان دێ مقابلی لەگەڵەکان ناقدەکان بووینە ئەمن لەوان فێر بوویمە لە عارەباسێک فێر بوویمە زۆر چاکە قسەکان بە قوتن ها زۆر بەکارە بە عام بیت عارە یعنی قسەکان بەکارە بە عامە بە موردی با فیوزی دەکەن باشە باشتێکی تایبەت لێ بپرسم بۆچێ وەزنت زۆر بووە تۆ یاریزانێکی باش دیتت ئەرێگەمەکمان کرد پێکەوە لە مەلعبی حەب گۆڵمان لەنگۆ کرد فەریقەشی باشتی ناوەستم کرد چێ بوو تەلەفۆنی کرد وڵی قەهار بوو هەردی مالک بووەوانەتە گوتی بامە هونەرمەنداتە منش تەماشەم کرد کام لاعیبە هونەرمەندە لە نادیش گەمەیەکە یعنی زۆر بە استراتیژی لەنگوات مەگەر بەبیرت شتا پێم بری هونەرمەند قیچۆکە پرسم درێژ کرد مەسەلەی زگ گەورەی من ئەمن لە پاشەر ئیشەک تووشی ئەو قەڵەویە ئەبم لەبەرەوەی لە پاش ئیش مەسەلەی پۆست پرۆدەکشن دێ زار و بار ئەمن 4 سعات بەبێت جوولان لە دیار نووسینەوەی نۆتا یان ئەرجمنتی مەسەلەی مۆسیقا یان ئاوازدانان یان سەر لە نوێ بە تەوزیعکردن و یان ئەوەی کە شارەزای لە مۆسیقا هەیە لەبەرەوەی من بەردەوام مۆسیقای تایبەت بە ئیش خۆم کردی قەت لە بیرم نایە 1 تۆن هیچ کەسم بەکاری نابێ غەیری جۆکاستا کچی شەرفەدین کە ئیستیفادەمان لە مۆسیقای کرد ئەو کاتیکە بوو زەیەکمان لە بەردەستدانی ئەگەرنا من پێم وایە مۆسیقایەکی کوردی کە مۆسیقارێکی کوردی لەگەرە من لەو شاری گەورە بۆ تێگا ڕۆحی ئەو شاری لە ڕووی ئاوازەوە سکێوێتن لەبەرەوە زۆر هەوڵدایە ئەتمۆسفێرەی هەولێرانە بەسەر مۆسیقاکان کوردیانە چونکە لە کۆتایی ڕاستەمەم لە ڕووی ئاوازیەوە لە ڕووی با بڵین دەنگەوە ئەوانە هەمووی لۆمە هۆکارن
کامە لە مەسەلە سەر مەسەلەی کوردی ئیش بکەین چکە نەتەوە دێ ئەو زە دوای دابەژە بیتە سەر ناوچە و عەشیرە و فلانەوە ئەمە ئەمانەوێتن زارێنەوە هەموو ئەو جەنجاڵی کە هەیە دوو شت هەیە بیپارێزین وە زەڕوریشە چکەوانە دەبینێنەوە لۆتو یەکەم نقطە زمانە یعنی لەبەرەندێ قەت نەدیتە جواب نادەمەوە دەڵێەوە لۆ داچی سلێمانیەوە بابی هەولێریە و کچەکە بە کەرکوچ قسەیەکە قەت جواب نادەمەوە لەبەرەوە من تێگەیشتنەکەم گەورەترە لە مەسەلەی زمان ئەمە زمان کۆناکەمەوە لە دیالێکتێکی یان لە شێوە زارەکی بڵێنەوە وایە گرنگ بە کوردی قساکە ئەو زمانە کاتی کوردیش وایە ینی باکوور باشوور ڕۆژهەڵات با بڵێن ڕۆژ ئاوا هەر یەکە و با بڵێن شێوە زارێکی و هەمووش کووردە ینی تو دەبی تەعامل لەگەڵ ئەو باردۆ خەڵکێک کە هەتا ئەو جە یەک نقطە ئەمان بەجددی بۆەوە ڕناگەم باسکە دەمیست باسی وەرزشم بۆ بکە ینی تو لە وەرزش دوورکەتیەوە دوورکەتنەکەم چیە من چوومە ڕاضەیکن سەرداری اسماعیلی برام کابد سەرداری والله یەک ئەوەی لۆ نووسی بووم لستی لۆ نووسی بووم ئەمش هاتمە کنداکم شەش کفتم خوارد والله گوتی تلوک هاتچوم کاکسەدا گوتی نەخۆشی گوتم ناگوتی زۆر بە قالب گرایی دیوەچی گوتم وڵا کاکە شەش کفتم خواردە بە قوڕان کورە گوتی دێمە لیستم نەدا تو گوتم کاکە ئەوەی بخۆ گوتمە تو لیست دایتە من ئەوەی بخۆ بەس لیستم نەدا من چ نەخۆم تێدەگەی گوتیانێ من دەبی خواردێمە دنیا لۆ بنووسم وەرحاصڵ ئەمن دەچووم ئەوجا بە حکمەوەی ماوەک پشتم تەواو نەبوو دەچووم بەڵام لۆ ڕاوەستام دەبینی من ئێستابوون هەندە خوو بە شتێک وەگرم حەزم لە هەموو جارە سەعات حەڤ بڕۆم باشە حەزم لە هەموو ڕۆژێ سەعات حەڤ بڕۆم هەفتی ڕێک بۆ نەسبەینا ڕاضەی بکەم یەک ڕۆژ حەڤ نەچم یەکسە لە پێش چاومەکەویش هەر بەخۆم ئەو تەبع خراپەمەیە ئەو جارە دە شتەشیش بکەم ئیتر پێ ڕائەگەم باشە ئەمان زیاتر سترێسە و زیاتر قۆڵۆنە شکە لە مەسەلەی فەنی زۆر خەڵکی کوردستان ئەو مشکلەی دروست بووە یعنی مەسەلەی قۆڵۆنە و زۆر دانیشتنیشە دانیشم 4 ساعت 5 ساعت 6 ساعت دانیشتیمە بە 7 ساعت لەگەڵ کاروانزامداری لەسەر مۆنتاژ کاستاینەوە پشتوان ئێستا بسەبژە توا دەکەیەوە دەسەقی لە ناوە خۆی وتر زەلامە چی ناڕێکی وەچی میرێ گرنگەوەی ئایدیاکە جوانەکە کارۆبانی یەک شتی زۆر گرنگکەیە لە ناو تەکسیەکە پێم گوتی گوتم هەر جارە کە دێەوە مەدان بە ئیشێک پشتومڕێک دروست دەکەی بەڵێ پێم وابی ئەو پەرستێرکەی باسی دەکەی زۆر بەرز دەفڕی دەبێ باسی ئەو پەرستێرکەم بەخوای بەرز دەفڕی بەس لەوانەیە ئەوەی فراندیتی زوو بکەوی ئەزانی باشتی بەتون لە هەڵبژاردی ئەو پرۆژەی پەرستێرکەیە چییە؟ پرۆژەیەکی فیلمی سینەماییە لە ڕووی بابەتەوە جورئەتەشی زۆری تێدایە و بە کورتەکەی ئەوەی لە لای خەڵکی ناگوترێ لە لای مەوێ ناکرایە ڕستکەی گەورە نیاویشە نا ڕستک ئەوەیە کە بێدەنگ بی ڕستک ئەوەیە کاتوو دووربی لە واقعەکەی ڕستک ئەوەیە کاتوو ناحەقی ببینی خۆت بێدەنگ بکەش ئێستا ڕەنگە بڵێ کاکە پۆزیشنی کوردستان لە ڕووی سیاسی و ئەمنیەوە مساعدە لەوەی کە ئەو چیرۆکە کە من بیستومە لەبارەی ئەو فیلمە کە چیرۆکە کە تۆزێک با بڵێن دەست بۆ بەڤەکان دەباشتی وە تۆ بڵێم زۆرن ئەو بەرهەمانی لە دنیادا کە کرا بۆ نە فیلمی ڕسالە کە شەکە مساعید نەبوو بە هەموو قووەتی با بڵێن لێژنەی فتوای نەژد و ئەوانە هەمووی دژی مستەفا عەقاد بەڵام ڕسالەی کرد دواتر خۆیان بوونە پشتی با بڵێن ڕسالە و کە دواتر بۆ جوانترین مێژووی ئەوەی کاگەرەمە 1500 فیلم دیکە لەسەر ئیسلام دروست بکرێت و هیچ ناگاتەوە ڕسالەکەی مستەفا عەقادی مەسەلەی پڕەسیلکە هەڵدانەوەی کۆمەڵک لاپەڕەیە کە لە کوچە و کۆڵان و ناو مەجلیسەکان جێت لێوی بەڵامەوە بە واقعی دەیسەلمێنی هەڵدانەوەی لاپەڕەکە کە ئەو لێشاوە توندە لە چێوە هات کە گەنجیمە ئینتیمای نەمینێ گەنجیمە تووشی مادی هۆشبەر بی گەنجیمە لە ناو گرفتی گەورەدا بژی گەنجیمە چۆن تەعامل لەگەڵ هەموو شتێک بکە لەو نقطەیە دەست پێکە و بڕیارێکی زۆر زەریانەمان لەو بارەیدایە و پەرستێرکە ئێستا لە ئامادەکاری لە نمایش خۆی دابی و تەسەوری شەکەم جەدەل تەنها لەسەر ساحی هەرێمی کوردستان دروست ناکە جەدەل لەسەر ئاستنێ و دەوڵەتیش دروست دەکات چکە زۆری بابەتەکە وایە و دەستمان لەو بابەتێک بردیا کە ئەو زۆرە بابەتە ڕەنگە خەڵک بە سوعبەتیش نەتوانی باسی بکە ئەمە دەتوانین باسی بکەین لەبەرەوە من تەسەوڕەکەم هونەر خیتابی فەنی جیاوازە لەگەڵ خیتابی سیاسی و بە جددی بە فعلی با من دەوروبەرەکەمان ڕەنگە لەوە باش تێ نەگەن کە ئەمە ئەوە تێگەیشتنیوانیش لەوە دەبی دروست بی تێگەیشتنیش لەوانە دروست دەبی
زۆر ئەمە لە ئیشەکەیدا دەبڕێنن وەکو عقوبە، بەڵام ئەمە ئامانجی خۆمانە پێچین، ئامانج لەوەی کە چۆن ئەتوو ڕێسالەیەکت هەیە ئەتەوێ بەتامی نەوەوی، بەتامی ساڕوخی بالستی، بەتامی دەبابە و ها کۆمەڵە شتێکی زۆر بەرز بتوانین لە بەرامبەرەکە ئەوەی تۆ بەدەستەوەی بۆ بەشوانێ نەوەویە ئەزانی هێزی نەرم ئەمە هێزی نەرممان بەکاری نایە لە شوێن هێزی ڕق و تەسەوڕیش دەکەم ئەوە دەبێت لە استراتیژێت و چوارچەوەی کارکردنی مەداهەبی، ئەگەر نا ئەمە ناتوانین نەجاحەت بینین. یعنی دەتوانین بڵێن با بڵێن قەفزەیەکی زۆر گەورەیە لە سینەمای کوردی لە دوای پەڕەسێلکە جورئەت لە لای فەنانی کورد دروست دەبی کە شەرم نەکالەوەی کە خیتابەکەی چۆمی، شەرم نابێت کا خیتابی بەرامبەر بە تورک بە فارس بە عەرەب بە ئینگلیزەک چۆمی، شەرم ناکالەوەی کە بە جددی نوختە لەسەر پیتەکەی دابدا، بە شەرمەوە داوای لێبردن لە بەرامبەری ناکە، بە شەرمەوە ناڵێ وەڵایی بە بۆرە من وایە یەکسە دەڵێت وای بە سەریحی. ئەو زەینانە پێشەوەی ئەو بابەتە لەسەر دووسێ چەمکە، ئەو چەمکانش ئەوەیە کاتوو کە ئەگەرە تو هێزی ڕقت نەبوو س شتێک شوێنی ئەگریتەوە هێزی نەرم، کەواتە ئێستا هێزی نەرم چۆن دەبی ڕۆڵی خۆی ببینی بە فعلەن بە ئاشکراکردنی ڕاستیەکان. ئێستا کاکە چێ مادەی هۆش بەردەینی ناوی ناڵین جوابی نادەین و لە ناو دڵی خۆت دەزانی، ئێمە دەڵین چۆن هاتیە، دەڵێن چۆن ئەو هەموو ئافرەتە بەلێ شاوەکە ڕوو لە وڵاتی مەدەکات سیچ قیامەتی قەوماندیە باسی ئەوکەین کە ئافرەتی بەناو مۆدێل و بەم بەناو مۆزۆی چکابرێ گوتین کاگەر سەلاندانیشە ئەمە گەرم نەبوو تا ساردم بکەیت باسی سەراحەت دەکەی باسی ستۆری فیلمێک دەکەی کە بەڕێوەیە وایە حتمما پەنجە لەسەر ئەو درینەشدانەیە سەد زانین با یەکشتی بە تو بڵێم ئیشاڵە بەیەکەوە هەمومان پەرەسێلکە ئەبینین وابیتە یەکێک لە میوانە هەرە باشەکان کە بەزات لە هەموو شارەکانی کوردستان استقبالێکی باشی ئەکرێ و ئەمە کۆمەڵ ڕێگایەکی جیاوازمان لەو پرۆژانێ پێشە خۆمان دادن گرتی دەبەر لۆی بتوانانی بەر زۆرێک ببینەر بێتە ناوەوەی و لە مەسەلەی مارکتینگ پلانێکی زۆر باشوادانەوە ئیشاڵە ئەشی بینین بە فعلی پەڕەسێلکە ئەو پەڕەسێلکەیە بیکات و دڵنیابووی لەوەی کات باشە فڕی و ئەمە شەمانەوەی باش بیفڕێنین دەترسێم نیشانەی خراپی لێ بگرنەوە ناوەڵە دەستکەکە لە دەستە خۆمە دەرە درۆنە نە درۆن باسوی دەکات چێ درۆین دەنێری زۆر باش قسەکەت پێکردم حەزم لێ بوو لەبارەوە ینی شت بزانم ڕاستی چکە پێم وابی نزیک بۆ تۆ کە ئەو فیلمە بڵاو بکرێتەوە یەک پرسیار کۆتایی بە ئەوە بیت باسی خیتابت کرد سینەمای کوردی کە هێشتا سینەمایەکی بازرگانی نییەوەی وەکو لە دنیا ئیشی لەسەر دەکرێ و زۆر ئیشی لەسەر بزنس نەکردووە هێشت ئێستا خاوەنی خیتابی خۆیەتی پێش پەڕەسیلکە زین و خاوەنی خیتابی خۆی لەبەرەوەی چیرۆکی دەوروبەری خۆمان دەینی بە زمانی کوردی پێشکەشیەکە مامەستا گلەی لە کەلەر و لە هەموو کامێرە و دۆ هەموو شتێکی لە سینەمای بەرەوەی تااقەتی خەڵکی ترە ئێمە تااقەتی سەر لەنوێ بە سکێچکردنی مەسەلەی خۆمانمانە یعنی تو ئەو ڕیفرێنسیوی چییە ڕیفرێنسیوی ماڵەکی ئێرانیە ماڵەکی تورکیا خۆمەش لە دواشەویژ ئەومان کرد عقلەکەمان و کاتی ئەوەندە بوو ومان زانین شتێکی باشمان کردیەوە ومان زانی بەرەو ڕوویکرانەوەیە بەڵام کە تەماشا دەکەی فعلا لە ماڵی من مێزەکە لەوێ نییە ئەوە چیا قسەی قۆڕەوە یان بەجددی تەباغەکەی من ئەوە نەبووە ئەتو ڕیفرێنسەکرد لە فیلمە چێزلەبی هینادەی لەسەر من تەنفیزەکەی وە خەتەرە ئەتو دەبی ئەوەی کە لە ناو لە مێشتی داچی من دیکۆڕە حەزی لێ فنجانەکەی لەوێدانێ و کەرستە لەوێ دابنەوە لەوێ بتون فلان دەبیەوە بکەی بەشێک لە وێنەی خۆت نەک ئەتو بێ وێنەی خۆت بکەی بەشێک لە ژیانی ویش ئەتۆ دوشتەوە دوشتی جیاوازە یعنی کابراایەک ئێستا کە دێ ماڵە چکەون دروست دەکات و کامە دروستمان کردو لەش دیوارێک خەڵک هەستی پێکرست خەڵک حەزی لێ بوو جیاواز هەست دەکرد ماڵێکی کوردی ساڵ هێشتایەکان کەرەوێتێک لەوێندرانە لەوێ رادیۆ لەوەیە فعلن ماڵی کوردی و سادەیە بوو دێگەی بەو زیینە نەبوو حەزی لە فعلن تاقی هەبوو لۆیشتی جوانی تێدا هەبی چکەلۆ ئەو لە ماڵەکەی خۆی جوانی دروست دەکرد وە کوێستانی هەربێتە دەرێ ساری جوان ببینی جادەی جوان ببینی بینایەتی بەرز ببینی ئەو ماڵەکەی خۆی هەبوو وە کوێستان نەبوو لە شارێک بژی 24 سعات نەنووی ئەو کات لە سعات 6 ئێوارەکە کە هەموو ئەنووست بەس ئیسکان و کوران نەدەنووست وە بوویان زۆر باشە ینی پەرەسێلکە دەبێتە دەستپێکی قۆناغێکی نوێ لە سینەمای کوردی بەڵێ
دڵنیای لەوە بەتاکیدی باەکشتی بە تومڕی پاس سێ درامە ناکە ئەمە دەست لە پرۆژەیەک ببین کە پرۆژەیەشی جیاواز نەبی ئەم قسەم نەماتەوە تێگەیت چۆنە و پاش ئەو هەموو تێگەیشتن و ئەو هەموو زمان درێژی هەیە 20 دقەیە قسە لەوەکەم قسەی بەولا دادەم دوایژەسی ئیشەکەمی بەڵام ئەوەی باشە هەمیشە ئەوانی کە تو قسەت کردبی ئەسەندە زۆرتر تۆ ئیشەکەت کردی ئەو قسەت کردی ئەو جارە پێچەوانەکەت بووە بەڵام ئەو جاراستەکەم ینی نوعا ما قسەت کرد ئەو توێ پێمان بڵێ کە نازانین باشتا پێ بڵم پەرسێلکە ژینگەکەی ئەوەیە دەبی ژینگەکەی لۆ دروستکەی چونکە پاش پەرسێلکە ئەمە تووشی ڕوبەڕووی کۆمەڵک تەوژمی زۆر جیاوازە بینەوە ئەو تەوژمانە بە جۆرێک گڕت ئەدەن کاو کاتێمە وەکو پشیلەیەکی کە لە زاویەکی ئەنەی بەس دەبی دیفاع لە خۆمان بکەین هەتا دەبیتە ئەمری واقع ئیتر کابیتەمە ئەمری واقع هەمووی دەستەوە شوێنی خۆی و هەموو شتێک زۆر باشەبی بەڵام دڵنیام لەوەی لە پازە ڕۆژی یەکەمی فلمی پەرسێلکە ئەو قسەی منت لەبیربی بۆ مەلەرزەیەکی سیاسی لەسەر ئاستی ناوخۆ دەری دروستەبی سەدرێتم قسەی چەند گەورەیە کاکە من تاخیر بوو بەو خۆیان فشە ئەم نەزام سم کردیا ساوت ماچەکەم زۆر خۆشحاڵ بووم کاکەسەلام پیاوەکی جوانی وام لە وەختی زمانی تۆپانێتم خۆشەویست لە تەزاڕوبی زۆر باش ئێستا کاش بینم دەستە دایکتە سوکانی تەکسێکیش دڵنیام لەوەی کە چۆن پەیامی خەڵک وەک ڕایە جیاوازەکان کۆکۆکەیەوە ئێستا ئەو سارێت و پڕچی ڕۆشت جوانە هەرواش بووە ئەتو بگەڕێەوە خۆ بکە ئەمەوا تربیە دراینە هەتا پێش دەرکەی لەگەڵت بێت زۆر سپاس دەکەم چاوتماچەکەم برای من لێگرتی داوای لێبوردن دەکەم تو تازی سەرێ منی دەچم 2 دیناری پێیا دەکەم بڕۆ 2 دیناری پێیاکە بەس بەڕاست تەقدیمی کۆتایی بکە وەرە چایەکەم لەکەم بخۆ چاوت ماچەکەم زەحترام هەیە وەرە نازم بینەرانی ئازیز پێشەوەی سوای تەکسەکەمەوە گفتوگویەکی زۆر خۆش و تایبەتمان کرد لەگەڵ کارۆخ ئیبراهیم حەچیم دەرهێنەر و نووسەر و مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکان کەسایەتێکی دیاری بواری دراما و شانۆ لە کوردستان و لە هەولێر بە تایبەتی تا میوانی دابێ و سەرنشینی داهات و کاتێک خۆش